بە بیانووی ئەنجامدانی پڕۆژە ماوەی چەند ڕۆژێکە دەستەی مڵکداری لە کەرکووک خێزانەکانی ناو ئینزیباتخانەی کۆنیان ئاگادار کردوتەوە خانۆکانیان چۆڵ بکەن. ئەو خێزانانە لە کورد و بەشێک لە عەرەبی ئاوارە پێکهاتوون نیگەرانن لە بڕیارەکە و داوا دەکەن کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت. لە 6 مانگ تەبلیغێکمان بۆ هات لە ماوەی هەفتەیەکە دەبێ ئێرە چۆڵ بکەین. تەبانی تر ئەنجومەنەکە چوە چەند شوێنێک بەڕاستەکەیت پێ بڵێن لە مەڵبەند و لە شوێنینەکان پێم ماوترا بۆ ماوەی مانگێک دەبێ بۆستین لەو مانگە بە دوایتر دەرەکرین. ئێستاکانەش بەڕاستەکەیت پێ بڵم لە زستانایە ئەم خەڵکەش ئێرە هەموو فەقیرە دەور 50 ماڵە ئێتۆگە تەعویز نەکرێ بەم زستانە خەڵک بچێتە شۆ. خۆشحاڵین بە هاتنتان براکەم کەس بەهانەمان نەهاتۆ تا ئیستاکە ئێمە لە 91 بەخۆ ئاوارین ئاوارەی ئێران بووینە لە ئێران و هاتمەتە ئێران و ئەیرەشم کڕێ بە پارە بێچارە بە قست مانگی 100,000 داوە حاڵیوی ئەو چەند ساڵە لە 2023 هەم لێرە کە بەخوا بێچارم بۆ خوای لێرە دەرم کە نیشتێن و مەکانێترم نییە. ئێمە داوای تعویزەکە یا تعویزمان بدەن یا خانومان بدەنێ بێ تعویز دەرناچین ئەگە خانووەکە بڕخێنە سەرمان جێگە و ڕێگەمان نییە بچینە چوو نەمە عاشمانێ نە خانومانێ نە ماڵمانێ بچینە چوو. ئەو ماڵانە لە بەرامبەر چۆڵکردنی خانۆکانیان داوای قەرەبوو لە حکوومەت دەکەن. قایمەقامی قەزای مەرکەزی کەرکووکیش دەڵێت ئەو خێزانانەی کە لەسەر موڵکی دەوڵەت زیادە ڕۆییان کردووە بە پێی یاسا دەردەکرێن بۆیە قەرەبوو ناکرێنەوە. وڵی ئەوەی من ینی بەدەداچنم کردوانە وەکو دەرکردن ینی سوورن لەسەر دەرکردنەکەوانە ینی ئەقارە دەورە ئینزارێکی کردو بەتوندی لە ماوەی هەفتەیەکە کە دەرکری ئەم ماڵانە دەرکرێ و ئینزاری یەکەمی ئەوەی 7 ڕۆژی داوە پێمان ئینزاری دواتر ئەوەیە کە بەهێزەوە بێنە گیانمانوانە چۆڵیکەنەوەوانە بەڵام ئێمە هەوڵی خۆمان داوە من بە تایبەتی وەکو نوێنەری ماڵەکان بەدەداچنم کردو ئەوانە هەوڵی تەوامان داوە کە ئەم ماڵانە ئەگەر دەریش کرێت لە حاڵەتێکە دەرکرێ تعویز بکرێنەوە وەکو شوێنەکانی کە پێشتر تعویز و ئاتا هەبووە بە خانوو هەبوو بە پارە هەبوو بە زەوی هەبووانە تعویزی ئەو خەڵکە بکرێتەوە ئەم خەڵکی کێشەی نییە. إزالة التجاوزات الحاصل عقارات الدولة زیادە ڕۆیەکانی سەر مڵکەکانی دەوڵەت لا دەبرێن و هیچ قەرەبوویەک ناکرێنەوە چونکە ئەگەر قەرەبووی ئەو کەسانە بکەنەوە کە زیادە ڕۆییان کردووە هانی کەسانی تر دەدرێت کە بە هەمان شێوە زیادە ڕۆیی بکەنە سەر مڵکەکانی دەوڵەت و چاویان لەسەر قەرەبووکردنەوە دەبێت. ڕۆژی ڕابردوو ڕەزامەندیمان لە پارێزگای کەرکووک وەرگرت بۆ قەرەبووکردنەوەی بەشێکی کەمی ئەو خێزانانەی کە دەستکورت و هەژارن بە پێدانی 200 متر زەوی. غير مشمول الحقيقة والأهالي كركوك الساكنين ساعة ليس كلهم مشمولين. لە دوای ساڵی 2003 بە هەزاران خێزانی ئاوارەی کورد گەڕانەوە کەرکووک و بەهۆی نەبوونی خانوو زەویەوە بە ناچاری لەسەر زەوی دەوڵەت و خانۆ کۆنەکانی دەستگا ئامنی و حکوومیەکانی بەعس نیشتە جێبوون. ئێستا دوای چەندین ساڵ مانەوەیان لەو شوێنانە بە بیانووی زیادە ڕۆیی دەردەکرێن و قەرەبووش ناکرێنەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.